ماوەی 2 ساڵە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەست بەکار بووە. خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە ماوەی 2 ساڵی تەمەنی تەنها 4 یاسای دەرخستووە و ئەندامانی خولی پێنجەم پێیان وایە شانازیەکی گەورەیان پێبڕاوە کە یاسای چاکسازی لە سەردەمی ئەمانەوە دەرچووە. چاودێران دەڵێن هیچ کاتێک پەرلەمان ئەوەندەی خولی پێنجەم دەستەمۆی حیزب نەبووە. سەرۆکی حکوومەت لە بڕی سەرۆکی پەرلەمان دەڵێ کۆبوونەوەی پەرلەمانمان دواخست. ئەرێ ئیشی سەرۆکی پەرلەمان چییە؟ ئەو پەرلەمانەیە ئەوەندە بێبایەخ کراوە کە کێشەی 2 ئەندامی مەکتەبی سیاسی دەتوانێت کۆبوونەوەی 111 پەرلەمانتار و نوێنەری گەڵ هەڵوەشێنێتەوە. ئەو پەرلەمانە بەکردەیی لەژێر چاودێری حکوومەتدایە لە کاتێکا پەرلەمان دەبوایە چاودێر بووایە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە تەلاری پەرلەمانی کوردستان لە پەرلەمانتاران دەپرسم سەرجەم چین و توێژەکان لێتان ناڕازین. ئەرێ خۆتان لە خۆتان ڕازین؟